ئەچین بۆ ناو مەعمەل قیرەکان باربارەکەین ئەڵێ بار بۆ عێراقی نییە جگە لە ئێرانی و تورک نەبێ کە وەختەیە باری شیەکەین کاکە بە کۆیلەیەک لێمانە ڕوانن. شۆفێرانی بارهەڵگر لە سنووری کەلار گربوونەتەوە ئەوان نیگەران لەوەی کە شۆفێری وڵاتی ئێران و یاخود تورکیا دێن بارەکان بە ترانزیت باربار دەکەن ئەوان داواکەن کە ڕێگە نەدرێت ئۆتۆمبیلی وڵاتانی دیکە داخلی هەرێمی کوردستان بێت. من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمەلای و شۆفێرانە خۆیان سڵاو لێ بێ ئێوە ئەمڕۆ بۆچی گربوونەتەوە داواکاریتان چی؟ بەخێر بنێ خاڵ بەسەر چاو وەڵای داواکاریەکەیمە زۆر ئاسانە ئەوجار پێ بە حکوومەتمان ڕاگەیانوتمانە کاکە گیان سایەقی کورد تەواو وەڕست بووە لە ئیش و کاری خۆیان وتیانە کاکە گیان ئێوە وەرن بە کتابی ڕسمی و بە قانونی ئیشەکان بکەن ئێمە لە خزمەتان ناوین و بچووکیدانەکەین دەست و چاویان خۆش بێ هاوکاریکی زۆری هەر هەموو دام و دەستگاکە حکوومیەکان بۆمان کراوە کتابمان بۆ کراوە ترانزیت بە هیچ شێوەیە داخلی کوردستان نەبێ بەڵام ئێستا داخلە بێ هۆکارەکەی چییە بە کتاب بە ڕسمی بە هەموو شتێ داوا کراوە و بۆ داخلە بێ ترانزیت کارێکی کردو ئیش و کاری لە کوردستانە نێڵاوە هەر هەموو بارەکانیان لە ئێرانەوە لە بەندەر ئەما ئیمامەوە لە بەندەر عەباسەوە لە تورکیاوە کە باری ئەگا دێت سلێمانی کەلار جگە لەوەش باری داخلی بارەکەن باری داخلی بارەکانی کوردستانیش هەمووی بارەکەن ئەگەڕێنەوە بۆ تورکیا بۆ ئێران ئەوەی بێئیش کردووە ئەمە زیاتر تاسیری لە ئێمە کردووە ئیشیان بۆ ئێمە نێشتووە ڕاستی تەواو سایق وەڕست بووە ئێمە ساڵانە بۆ هەموو خەڵکەکە ڕوونە زەریبە ئەدەین باج ئەدەین ڕسومات ئەدەین کامیرەیە هەموو ڕسومۆتاکان لەسەر سیاری ناوخۆ تەطبیقە بەڵام لەسەر ئەوان هیچی تەطبیق نییە. دەستەکان خۆش من ئەمەوێ زیاترە و شۆفێرانە خۆیان وەرگرم ئێوە ئەگەر داواکاریەکانتان جێبەجێ نەکرێت هەڵوێستان چێ بێت؟ وەڵای ئێمەش ئەگەر داواکارەکانمان جێبەجێ نەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵوێستمانەوە تا بینە سەر جادە حاڵمان نەماوە من وەکو خۆم ئەچین بۆ ناو مەعمەل قیرەکان باربارەکەین ئەڵێ بار بۆ عێراقی نییە جگە لە ئێرانی و تورک نەبێ کە وەختەیە باری شیەکەین کاکە بە کۆیلەیەک لێمانە ڕوانن لە سلێمانی لە هەولێر هەتا ئێرانی و تورکەکە وێساوێ حساب بۆ عێراقی ناکەن وەختی ئەو نەما بە سعرێکی زۆر هەرزانی شەڵێ بێ باریکە بارێکەکەی باریکە باری ناکەی ئێرانیەکە بارێکە جگە لەوە ئەوەی عەشای ناو سەناعە بێت سیەقات لەسەر ئێمەیان گران کردووە هەرچی شتە بێ عەیبەنوە ئێمەش بەس زڵدەی چاوماتیەوە سەیرەکەی ئەم هەموو سایەقە تۆی دینی ئەو هەموو سارە تۆی دینی زەلامێکیان نییە لە ناو سەناعە بیزگڵا قەرزار نەبێ شۆفێرە ئێرانیانە دێن لێرە پێداویستەکانی سناعە شەکڕن و بۆ ئێوە نامێنێتەوە هیچمان بۆ نامێنێتەوە من پێشەوە ئەوە جەماعەت کۆشینێکمانەسەن بە گڵایەک ئێستا بە 5 گڵا ناڕۆیتە سەری مەکینەیەک پێشتر 30-40 گڵا بوو ئیسان 90 گڵایە هیچیان نێڵاوەتەوە وەرەوە تا لە پەروێزخان سارەی گیراوە بەس عەشای یەک دەفتەری بردووەتەوە مەکینەی بردوێتەوە دینەمۆی بردوێتەوە هیچی نێڵاوە بۆمان ئێمەش وەکو ئەم خەڵکە کشتی هەر سارێکی سارەی 4-5 ماڵە ڕزقەکەی لەسەر ئەو سیارە کشتی وێسیا من خۆم وەکو خۆمەوە 27 تاکەشەوە بارم بار نەکردووە وەختی ئەچیتە ناو کۆمپانیاکان دەڵێ ئێرانی بار نەکاتوش بڕۆ دەرۆبار بۆ بار ناکرێت قوربانی سوپاسە بەڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکان ئەمە شۆفێرانی بارهەڵگرن لە سنووری گەرمیان ئەمڕۆ لە قەزای کەلار گربوونەتەوە داواکاری ئەوان ئەوەیە کە ڕێگە نەدرێت شۆفێری ئێرانی یاخود تورکی داخلی هەرێمی کوردستان بێت و بار بکات ئەوان داواکاری ئەم شۆفێرانە ئەوەیە کە خۆیان کە لە مەرزەکانەوە بارەکان دێت لە دیوی هەرێمی کوردستانەوە ئەم شۆفێرانە باری بکەن پێشتر ئەمان باریان کردەوە بەڵام ئێستا بە ترانزیت شۆفێری وڵاتانی دیکە بارەکانە بن بۆ شارەکانی دیکە هەرێمی کوردستان وەکو باسیشان لێوە کرد ئەوان باری داخلی هەرێمی کوردستانیش ئەگوازنەوە داواکاری ئەمانەوەیە کە ڕێگە نەدرێت ئەو شۆفێرانە داخلی هەرێمی کوردستان بن و بارەکان بدرێت بەمان بیگوازنەوە.